کێشەی برا جوتیارەکان چییە؟ دەواازەی پەیرۆزخانیان بۆ قەپاتکەن مۆڵەتیان بدەنێ فقط کاکە تایەکی یازە بۆیان قەپاتکەن تا تایمان نایە خۆی قانونیان پازدە یازەیە بیکەنە یەکی یازدە یەک مانگ دەرفەتمان دەنێ با بەتاتەکانیان بۆ خلاصکەین کێشان ئەوێ سێمان ژیان خلاص بووە پارەی مەخزنیان داوە ئێستا پارەی پێشەکی دەبی سێمان چێژیان تازیکەنیان بەتاتەکەی بینە بازار و فڕیدە والله فلاح همووی زەرەرە يعني ئەو ساڵ زۆر زەرەریان کردیا بەڕاستی وەختە لەبەر کۆرۆنا وەختە ئێستش بەتاتە ئیرانی دەرباز دەکەن بە 15 وەرەقە بە 10 وەرەقە دەرباز دەکەن سیارە هەر ترێک بە 15 وەرەقە ڕۆژانە 20 سیارەی دەرباز دەکەن بەتاتەی جۆتیار ناچیت لە مەقسەنان 10 جار ئەمە بینەوە زارە 10 جار زێتر ئێمە بەبەستە زێتر بە ساتاکەنجی وەزیر دەڵێکی دەستەلاتی من نییە ساڵی پێشتریش لە دەستی وەزیر بوو بەس لەگەڵ قەتەغا بۆ غەدە کردیا بەخوای ئەو ساڵە لازم هەموو بۆڕی و ئالات و تەرەتەر خۆمان و فرۆشین ئەگە بەو شکل بیدا ئەو دەواازە نێتەگرتن دەواازەی پەیرۆزخان و باشماق نێتەگرتن هەموو مال خراپ دەبێن و جوتیاران و پاشەکەوتە کرد والله تقریبا ئەو ئەمە تا ئەگەر نێتەفرۆتن بەخوای 30 دەفتەر زەرەر دەکەم 30 دەفتەر دۆلار زەرەر دەکەم بە تەینا تێدەگەی ساڵانە 300 تەنی پتاتە دەچین من کە بەرهەم بەس لە مەغزنێ 2500 تەنی پتاتەمە لە مەغزنێ بەڕێزی وەزیریش دەرێتە پێمان وەڵا ئەمە چ بەدەستی من نمارە دەسەڵاتی من دادیە ئەو بەری 2 ساڵە و 3 ساڵە وەزیرەکان باش بوون لۆمان ڕاستی کاک عەبدولستار ڕێزی هەبی هەمی تشی لۆمان دەکرد سەر بلند بیمان گەلک باوی چ مشکلەمانە بۆ 3 ساڵە 4 ساڵ چ مشکلەمان نەبووە بەڕاستی هەمومان سەر بلند بیمان